يونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لەناو سکی حوتێکایە، قوت دراوە. فنادى في الظلمات. ئەمە فێری ئەومان دەکا هیچ کاتێک بێهیوان مەبە، هەرچەندێ ژیانت ناخۆش بێ، هەرچەندێ لە قورسی و ناڕەحەتیا بی، هەرچەندێ ئازارت هەبێ، هەرچەندێ هەموو دەرگاکانت لێدا خرابوو، بێهیوان مەبە. في الظلمات، لە تاریکیەکانە. تاریکی چی؟ تاریکی ناوسکی حوت، تاریکی شەو، تاریکی بەحر. عالم هەموو تاریکێدا داوا ئەکا لەخوا ئەپاڕێتەوە، بێهیوان نییە. یعنی کێ لەو ناڕەحەتی زیاترەیە؟ تۆ لەناو سکی حوتێکا بی، سبحان الله، هیچ کەسێک نەتبینێت جگە لەخوا، هیچ کەسێک نەزانێت تۆ لەکوێی. لەم هەموو تاریکیەدا لە بەحرێکی قوڵە، لەناو سکی نەهەنگێکە کە نەی خواردووە، نەشخنکا لەوێدا، چونکە فەرمانی خوای لەسەرە، نابێ بخورێ، نابێ هەزم بکرێ. سەلامی خوای لەسەر بێ ئالوێدا ئیعتیرافەکە، خوایە من زاڵمم، من زڵم لە خۆم کرد کە ڕام کرد. سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە ڕزگاری دەکا، خوای گەورە ڕزگاری دەکا. فێری ئەومان دەکامە ئاەتە پیرۆزە، ئینسان هیچ کاتێک هیچ شتێک بەلایەوە قورس نەبێ. ئینەما قەولنا لشەیئین ئیذا ئەڕەدناه ئەن نەقول له کن فەیەکون. هیچ شتێک لای خوا قورس نییە، تەنها کون فەیەکون. هەر شتێک خوای گەورە دەفەرمێ بمانەوێ بیکەین، تەنها دەڵێن ببە دەبێت. تەواو. لە سکی حوتەکە با دەرچێ دەرچوو، هەزمی مەکە، هەزمی ناکە، ناخنکێ. ئینسان بچێت ناو سکی حوتێکەوە بێگومان نەخنکێ ئەگەر خوای گەورە ئیرادەی لەسەری نەبێ. کەواتە هەرچەندێ ناخۆشی و ناڕەحەتیتە بۆ ئەم ئاەتە فێرت دەکا بێهیوا مەبە، ڕوو بکەرە خوا، بەس تەنها خوا فریاد دەکەوێ، هیچ کەسێ فریاد ناکەوێ. کەواتە ئاگاداری خۆمان بین، بە خۆماندا بچینەوە، ژیانی خۆمان بۆ خوا تەرخان کەین، دڵنیا بە خوای گەورە لێمان ڕازی دەبێ، خوای گەورە دەمان خاتە بەهەشتەوە. کەواتە ئەمە بە کورتی چەند ئاەتێکمان باس کرد، فێری ئەومان دەکات ڕێگای خوا بگرین، هەرچیمان ویست لە خوا داوا بکەین. خوا دەوڵەمەندترین دەوڵەمەندەکانە، لە هەموو کەسێ دەوڵەمەندتر و سەخیترە. موڵکی کۆتایی پێ نایە، هەرچی بە ئێمە ببەخشێ لە موڵکی خوا کەم ناکە، بەڵام کەس شتێکت پێ بەخشێ لەڵێ موڵکەکەی کەم بکە. کەواتە ڕووکەرە خوا، ئەوەی کە بەلای تۆ مەحاڵە، قورسە، گرانە، لە خوا بپاڕێ و داوای بکە. لای خوا قورس و گران نییە.